توري ما افرو تایبەتە بە زەڵامایە نوکە ئەس داخوازە لە گەنج و زەڵاما دیکەن شاشێ بەرنەدەن ئەvە بۆ هەنگویە بەڵێن موسا دیزاینەرێت گەلمەدا دە بەحسی باوترین جلوبەرگن زەڵاماکە دزستانێدا تفخێراتی سپاس سپاس ممنون بۆ مە بچێکی بەحسا خوب کە و چەند ساڵە تو بێ شۆلێتکەی والله نزیکەی 10 ساڵ دەبیتن ئیشی جلوبەرگ و دیزاین دەکەم و لە خلالی ئەو 10 ساڵەش مثلەن الحەمدولله یعنی خبرەی باشمان پیدا کردێ الحەمدولله کاک بەڵێن باسێکی ئەومان بۆ بکەم ساڵ باوترینە و جلوبەرگانی کە بۆ پیاوان ئەپۆشرێ کامانن چ مۆدێلێکە خۆی ترێندەکانی زانیاریمان بەرێ بە شتی جوان لەبەرکەین لە مودووە خۆی ترێندەکانی ئەو ساڵ زیاتر ستایلی کلاسیک و ئۆڵمانیا لەبەر چش ئەو دوو ستایلە چونکە ئەو دوو ستایلە مەسەلەن خۆیان زۆر لە کولتور دانادەن و زائیدەن ڕەنگی زەق و بریقەدار نین و دوورن لە لۆگۆی گەورەی براندەکان و ئەو ناوی ئەو دوو ستایلی کە باسەکرد یەک تۆز بە زمانێکی سادەتر بۆیە بینەرەکە خۆی ستایلی کلاسیک یعنی بە کوردێکەش هەر کلاسیک پێ دەڵێن ینی کلاسیک پێ دەڵێن خۆشمان و ئۆڵمانیش حینەن ستایلەکە لە کلاسیک زۆر نزیکە ستایلەکی کۆنە لە شتاکانەوە نوێ دەفتەوە بخۆی ئەو ستایلانەش زیاتر ناڵێم لێ ئەو ساڵ زیاتر ئەو ستایلانە چکە لە کولتور خۆیان لا نادەن ستایلی سمپڵ و سادەن و ڕەنگە بێلایەنەکان زیاتر بەکاردێتن لەوانە و دوورن لە لۆگۆی براند و شتی زەق و باق و بریق و ڕەنجی مەسەلەن زۆر بەرچاو و ئەکسسوارات زۆریش باشە کاک بەڵێن ئەم ساڵ وەکو ڕنگ کام ڕنگ ترێندە بۆ ئێمەی پیا خۆی ڕەنگە ترێندەکانی ئەو ساڵە بۆ پیاوان قاوەی تۆخە و زایدەن سەوزی تۆخ و شینی سارد یاخود باشتر بڵێن شینی کاڵ ئەو ڕەنگانە ئەو ساڵ زۆر زۆر ترێندا و زۆریش بەکاردێتن شاکاری ڕخسەتە من نادە چونکی بابەتەکە بابەتی زەڵامایەتن زیاتر گەنج حەس چ ڕەنگێکی بکەن چ ڕەنگێکی حەسکەن بپۆشن و بەتایبەتی وەرزی زستانی دەبیت تو هەمە ڕەنگێکی بپۆشی نا وەرزی زستان زیاتر ناڵێم ڕەنگە بێلایەنەکان بەکاردێتن ئەو ڕەنگانی تۆنەکانی زەوی مەسەلەن ڕەنجی شاخ قاوەیی ڕەنجی ئاسمان شی مەسەلەن ڕەنجی دەریا حینە نەوی شینە زیاتر ئەو ڕەنگانە بەکاردێتن لۆ پیاوان لۆ پیاوان دەتوانی بەکاریبینی بەس دوورترە لە ڕەنگە زەق و بەبریقە و مەسەلەن تۆنە تۆخەکان باشە کاک بەڵێن ئێستا من و دێرین ئەو تاجلی کوردیمان لەبەرە ئێستا بۆ نمونە ئەم ستایل و تەرتیباتی ئێمە و پێچوانە ینی وڵات جلی کوردی لەگەڵ جلی کوردیا تۆ بۆ خۆت بینت هەیە یان زیاتر لە مۆدەیە تۆ بەخوای دیزاینەریش من زیاتر مۆدەیە لەگەڵ جلی کوردی خراپە بینمان ڕاستی والله چکە ئیشی من نییە بەس زۆر زۆر کەشخێ ینی و جلەش کولتوریە ئێستا من و دێرین کەشخین طبعا باشە کاک بەڵێن حەزەکەم بچمە لای ستاندەکە باسێکی ئەو جلوبەرگەم بۆ بکەی باشە دێرین طبعا داوای لێ بور نەکەم زۆر مەجالە نایە ئەمڕۆ ڕاحەتە بۆ خۆتان ئەمڕۆ تۆزێک باسی گونجاندنی ڕەنگم بۆ بکە یەکێک لە کێشەکانی ئێمە نازانین کە چۆن ڕەنگ بگونجێنین یعنی خوارەوە ڕەنجێکە بۆ نمونە سەرەوە ڕەنجێکی ترە تۆزێک لەسەر ئەوە یاسە بۆ نمونە ئەمانە با بڵێن ئەم قەمسەڵەیە چاکەتە وڵی نازانم وەکو تۆ ناوەکەی بڵێم پێم بڵێ ینی ئێستا بۆ نمونە ئەم ڕەنگە لەگەڵ چی ڕەنگێکە خۆی ئەمە باسی ترێندەکانی ڕەنجی ئەو ساڵمان کرد ترێندەکانی ئەو ساڵۆکو باسمان کرد بابەتی قاوەی تۆخ ئەو ڕەنگانە زایدەن زەیتونی و قاوەی تۆنەکانیشی دەتوانانی مەسەلەمەکە دەڵێن قاوەی تۆنەکانی قاوەش مەسەلەن بێزیش بەشەکە لە قاوەی و لە تۆنی قاوەی دروست دەکرێتن مەسەلەن زەیتونی ئەو ڕەنگانە گونجاندنیان پێکەوە زۆر زۆر ئاسانە کە مەسەلەن ئێستا زەیتونی و بێزی بێکەوە زۆر جوانە قاوەی دەتوانانی عینەن لەگەڵ بێزی بەکاری بینیەوە بەس کاک هەستەکەم تۆ خۆت هەر موعجیبی ڕەنگی زەیتونی و قاوەیت ئاچکە سێریکە زۆربەینە زۆربەکان کە دیقەتێمکە باسی ترێندەکانی ئەو ساڵەکەم زیاتر ئەو ڕەنگانەم هیناوە کە ترێندن مەسەلەن بەس ئەوانە شیەناوە کە ماشەڵا بۆ خۆیانی لێدی کە ترێندە ئەو ڕەنگانە هینا کە ترێندە و ڕەنگە ستاندەرەکانم نینە مەسەلەن ڕەش و سفی و مەسەلەن نیلی و ئەوانە هەموو کەس دەتوانانی تەنسیقیان بکە بەس ڕەنگە هەندێک نادیارەکان ئەوانە تەنسیقکردنیان زەحمەترە
وزایدن هەموو کەسەش ناتوانانی لەبەری بکاتن ئەمە باسیوانە بکەین بەس ڕەنگە بکەین کە هەموو کەسێک دەتوانێت تەنسیقی بکاتن کاک بەڵێن بە دێرین نەڵێ مافی منە خۆیت بابەتەکە جلوبەرگی پیاوانە دێرین چی پێخۆشە بەڕێز بەڵێن تو دەشێت دیزاینێکی مەسەلەن ڤانجلکە بۆ شاکارە جا بنێک و بێت تو دێ ڤجلکانە سپێدە چیە پرۆگرامە ئەزە کاک شاکار بە بێتە لامان ئەمە دیزایانی زۆر جوانی لێ دادنین تەنسیقی زۆر کەشخی لێ دادنین بەزەگە ئێستا مەسەلەن ئێستاوانێک کە بەردەستن شەرتە مەسەلەن گەدۆنێ پێستێەوە و گەوازە بگونجێتن و خاتو زین چۆن بڕیاە دەدەنی مەسەلەن ئێستا کەسە کە دەیتە لایمە دەڵێ تەنسیقەکەم لۆدانیان ستایلەکەم لۆدانێ ئەمە یەکەم شت تەمشای باڵای دەکەین تەمشای ڕەنجی پێستی ڕەنجی چاوی ڕەنجی قژی زایدن قەڵەوە زەعیفە طبعا تەمەنەکەش پاش ئەوە مەسەلەن لی دەپرسین لۆ چ بەکاردێنی ئەو تەنسیقی مەسەلەن لۆ کوێ لەبەری دەکەی مەسەلەن مناسبەت هەیە حەفلەیە یان میتینگێک هەیە یان مەسەلەن لۆ ئیشی ڕۆژانە و دەوامە ئەوجە لەسەر جوابەکانیوی ئەمە تەنسیقی خۆمان دادنین ینی زۆر گرنگە تو بزانی شخصەکە لۆ چ لەبەری دەکاتن و بیزانی پێستەکەی ببینی و ڕەنگەکانی ببینی مەسەلەن تۆنی چاوی ڕەنجی قژی ئەو شتانە زۆر ئەساسە لە تەنسیقدانان نەکار یەکسەر مەسەلەن کاکە ئەوەی لەبەرکە ئەوە جوانە ئاوانە باشە کاک بەڵێن بە حکومی کە خۆت با بڵێن دیزاینەری تو ئەوە ئینی خۆتە با بڵێن ئیشی خۆتە زیاتر تۆ جلی بە دوورینت پێ باشتریان ئەوەی کە زیاتر لە چاکەت و پانتۆڵ و ئانەیان حازری بە نمونە کەگە حازریش بێ هەر تۆ ئیلا هەرە بێ دەستکاری بکەیتەوە حەزەکەی با داژنیشین بۆیە بە ئیسراحەت گفتوگۆکەمان بکەین دێری خان ئەمڕۆ جلی کوردیمان لەبەرە کەمێک هاتنی چۆ ئەستەمە بالفعل لەو کامیانە دیایی زۆر پێ باشترە خۆی حازریەکەش هەر بەشەکە دوورە ئەویش بەشەکە لە دوورین ینی بەس دایمەن حازریەکە ئاسانترە و مەسەلەن لەبەرکردنیش خۆشترە و ئەوانەی کە جلدە دوورن ئەوانێک کە مناسبەشی زۆر تایبەتیان هەیە دایانەوە شتەکە زۆر مەسەلەن بە تەرتیبی ڕێک لەسەر فیتینگی جسمی خۆیان بیتن لەبەر ئەوە دەی دوورن دەنا عادەتەن مەسەلەن جلی حازر لە ئێمە بەکاردێتن بۆ تە جلکێت شاکارە تەنسیق نەکردن وڵاهی گوتاندانیشینەوە مستەتای بدەم باشە کاک بەڵێن یەک پرسیار گرانترین جلوبەرێک کە تا ئێستا دووری بێتت چەندێک بووە بای چەند بووە لە چەند لەسەر کابرا کەوتووە وەکو سعر ئەمە بڵێ ڕستق ناز ناوەڵا حەز ناکەن زۆر باسی سعر و ئەو شتانە بکەینەوە هەبوو یعنی مەسەلەن بابەتمان هەبووە مەسەلەن قاتمان هەبووە کابرا مناسبەتی هەبووە لۆ زاوایەتی خۆی بووە مەسەلەن خەڵک لۆ زاوایەتی خۆ مەسەلەن لۆ نمونە بەدلەکی دەینیتن بکرێ بە $2000 $3000 زاواش خۆیتی مەسەلەن احتیاج ئەگەر قاتێک بڕیتن بە $1500 بە $1000 $1200 هەشە مەسەلەن قاتی ئاسایی دێتن بە $300 $200 ئەوجە حەسەب شخصەکەیە چۆن فکر دەکاتەوە حەزی لە چیە حەزی لێ زۆر تایبەت بە دیارکەویتن بەچێرە شخصەکان دەگۆڕێتن باشە بەڕێز بەلەن و کەسێکی ئەسمەر بی زیاتر چ ڕەنگێک لێتێت و چ ڕەنگێکی بکاربیین نوکە زەڵامێت مەگەرم دیقەت دێن لە کوردستانێ ڕەنگێت زۆر تاری لە بەرکەنزستان بی هاوین بی پاییز بیت ڕەنگێتوان هەت تارینە وەڵا لە کنامە کولتورەکە وای لێ هات یعنی پیا و مەسەلەن پێین وەکۆی بڵێ پێی حیبە مەسەلەن ڕەنجی زۆر کاڵ و ئەوە لە بەرکاتن ئێستا ئەلحەمدولیلا ینی باشتر بووە خەڵکی مەسەلەن ڕەنجی زەق و ئەوە لە بەردەکاتن بە جێرەی وەرزەکان ڕەنگ دادنێتن ئەمە بە خۆشمان لە ستۆری خۆمان یارمەتی شخصەکان دەدەین مەسەلەن پێ دڵێن ئەو ساڵ مەسەلەن بۆ ئەو هاوینە ئەو ڕەنگانە زۆر ترێندە زیاتر ئەو ڕەنگانە وەکو بڵێن بە خۆبەخشی ڕێنمایی گەنجانەکەن کە دێن لامان ئەمە پێی دەڵێن مەسەلەن زۆر کەس هەیە ینی هەیە مەسەلەن زۆر باشە لە تەنسیقدانان هەشە مەسەلەن معلوماتی ئەوەندە نییە ئەو زۆر لە کەسی شارەزا بپرسن زۆر باشترە باشە کاک بڵێنەها با بڵێن لە ساڵانی ڕابردووە بابەتی دیزاین زۆر کەم بوو لە هەرێمی کوردستانە بۆ خۆشتانە زان ینی خەڵکی ترە چویان لای خەیاتێک جلێکی ئەدووریان بە حازری کڕی بەس ئێستا ئەوەی کە من ئەبینم لە سۆشیال میدیایە کۆمەڵێک دیزاینەری زۆر باش و پێرفێکت یعنی پیابوون لە هەرێمی کوردستانە ئەمە تەسیری کردوتە سەرەوەی کە قسەکانی ئەوان ڕێنماییەکانی ئەوان کە گەنجەکانمان بە کەشخەوچی باردارکەون طبعاً زۆری فەرق کردیە و زۆر پێشمان خۆشە ینی هەرچەند زیاتریش بیت نەرکەمە چکە ئەوانە ڕێنمایی بڵاو دەکەنەوە مەسەلەن باسی ترێندەکانی ئەو ساڵ دەکەن باسی جلەکان دەکەن چ بپۆشی جوانە مەسەلەن
پێڵاوک لە کە جلەک جوانە زۆر باشترە و لەو خەڵکەکەش ئاسانتر دەبیتن و ڕنگدانەوەش هەبووە لەسەر جلو بەرجی خەڵک زۆر ینی ئێستاگەر تەمەشای چەند ڕسمەکی کۆنی مەسەلەن 10 ساڵ 15 ساڵ پێش سا بکەیت جلو بەرگەکان ببینی خۆ ئەو وەختیش جوان بوو لە بۆ ئەو سەردەما بەس کە ئێستا سێرێکی هەر لە خۆتەوە نەوە دەڵێ ئەوە بەڵێن ببوورەتە بەحسی ترێندا کرد کی و ترێندا تەلبژێریت بۆت بنە ترێند خۆی ترێندەکان زیاتر وەکو ڕنگ و دیزین دیزاینەرەکان هەڵدەبژێرن ساڵانە دیزاینەرەکان مەسەلەن چەند ڕەنگە و چەند دیزاینێک اختیار دەکەن براندەکان ئەو دیزایانە دروست دەکەن لەسەر داواکاری دیزاینەرەکان و بدایەتەن کەسە بەناو بانگەکانیش لەبەری دەکەن و ڕسمی پێوە دەگرن و خەڵک دەیان بینیتن فلەبەر هەندێک دەفتە ترێند ینی لەناو خەڵکدا باوەڕکە کاک بەڵێن کاتی خۆی بیرمەها کە چوون بۆ بازار ئەو کاتە باوی پانتۆڵی شارستۆن بوو ینی باوەڕکە ڕێک ئاوە بە بزدەم پێوە هەموو ینی حەزەکەم زۆر دین بێ خوارەکەی زۆر ئەو ساڵش ئەوە بۆتەوە مۆدل ئێستا ویسم باسیەوە لەگەڵ بکەم شارستۆن بوو بە ستایلی قاجباریک ینی خوارەکەی باریک بێ تەستێک بێ ئەم ساڵ تەسەوڕەکەی چی هەبێ وەڵا ئەو ساڵ ستایلەکە خەڵک دوور کەتەوە لە شتی تەسک و مەسەلەن لەبەرکردنی مڕێح نەبێتن ئێستا زیاتر لەسەرەوە تا خوارەوە یان با بڵێن لە ڕانەکەیەوە تا خوارەوە پێم وا بێ یە قیاسە ئەم ساڵ ئەوەی کە زیاتر خۆی ئەو ترێندە پێی دەڵێن ستایلی باگی ئەو ستایلە باگیە مەسەلەن لێرکانە زۆر دەستکاریان کردیانی زۆر ئەوەیان کردیە بە شێوازێکی جوان بەکاری ناینن هەیە مەسەلەن پانتۆڵی لەبەردەکات ژێرەوەی 24 سانتیمە ینی زۆر زۆر پانە خۆی ئەوانیە مەسەلەن شتێکی ستاندەر لەبەری بکەی لە خوارەوە لەسەرەوە لە خوارەوە یەک پارچە بیتن زۆر کەشخەتر و جوانترە ئەو ستایلش ئەم تۆق دەکە مەسەلەن هەر دوسێ مانگەشکە بەکار بێتن و خەڵک لێ بێزار دەبیتن چکە ستایلەکی ستاندەر نییە ینی لە بۆ هەموو کەسەکیش بەکار نایەتن و خەڵکەکی کەمیش بەکاردێن مەسەلەن 105 گەنجەکان بەکاری دێنن بەڕێز بەڵندی ئاخرین پرسیارە خۆکەم ئەو ترێنجت بنە ترێنت ئەو جلوبەرێک هەندێک هەمێ گەکلتورێت مە گونجێن هەندێکی تای ڕاستی ینی گەکلتورێ کووردا ناگونجێن نەنە طبعا ئەمن بدایەتەن باسم کرد ئەو ساڵ ستایلی ئۆڵمانی و کلاسیک زۆر زۆر باوە چکە هەم لەگەڵ کلتورمان دەگونجێتن هەم ڕەنگە زەق و ترێندەکان مەسەلەن ڕەنگە زۆر زەقەکان و ئەوەکان بەکار نایەتن زایدەن دوورە لە لۆگۆ و باق و بریق و ئەکسسواراتی زۆر و ئەو شتانە لێ مەسەلەن لە ناو خەڵکی مەش زۆر باو بووە چکە خەڵکی مە حەز دەکا مەسەلەن عامەتەن باز دەکەین حەز ناکە زۆر لە کلتور لا بداتن مەسەلەن شتی زۆر دڕا و زۆر بە باق و بریق لەبەرکاتن لە هەموو دنیاە و لە کوردستانیش بە تایبەتی ئەو ستایلانە زۆر بۆتە مۆدل ئەو ساڵ کاک بەڵێن وڵای دێری مێژ یەک پرسیارم هەیە چکە بابەتەکە خۆمانە دیقەتی یەک شتمە بۆچی ملپێچت لەگە خۆت نێناوە ینی ئەم ساڵ نییە ینی مۆدل نییە یان چییە بەرێ وەڵام مۆدلە و بەکاریش دێتن بەس هەم بە فەلا هاتم زلەکان و زۆر بە فەلا حازر کرد لە بیرم نەبوو ملپێز بینم حسابی بەشم نەکردبوو هەوتم لەوانەیە ئەوە بێ بۆیە نانا ملپێز بەکار دێتن و ملپێچ عینەن مەسەلەن لە ئەو ساڵ جارێت زەوە کەش زۆر سار نەبوو ینی کە سارتر بیتن ئەو مەسەلەن بەکارهێنانی خۆشتر دەبی و کەش خەتریشە لەگەڵ تەنسیقەکان جاشا کارتو هەرە نک بەڕێز بەڵێنێ بجدا بۆ تەمل پێچا دیاری کرد زۆر سپاس بەڕێز بەڵێن تاڕت گەلمەدا بووی پێ خۆشحاڵ بووین دووبارە بەخێر بیت زۆر سپاس مەمنون